هاوڵاتیانی بەردەڕەش بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز سەردانی بازاڕ دەکەن، پێداویستی ڕۆژانەیان لە خواردن و خواردنەوە دەکڕان، بەڵام بەشێک لە هاوڵاتیان گلەیی لە گرانبوونی نرخی خواردەمەنیەکان دەکەن، داوا لە لیژنەکانی چاودێری بازرگانی دەکەن چاودێری وردی بازاڕ بکەن بۆ ئەوەی هیچ کەسێک نرخی کاڵە و شتۆمەکەکان گران نەکات. بەڵێ هەندێکەیە گرانی دەکا، دەبێ خەڵک دوکاندارەکان هاوکار بن کە لەو 11 مانگەی کە ڕابردوو کە قازان زیان کردووە بە مانگە چ تێدا نەبێ، با ڕەمانگە چ تێدا نەبێ، ئەو مانگەی کە مانگی ڕەمەزانە لە پێناو خوای کە بەخشی بکە بە فەقیر و هەژار بێ، بە هەر کەسێک بکە دێت دوکاندارەکەی بدێتە لای بە حەقی خۆی بداتێت جا قەیدی چییە؟ وەکو ئەرزاقیش ئەرزاق بەڕاستی هەیە ئینسانی نەفرت نزم هەیە تشتی گران دەکات، بەڕاستی ئەمە لەگەوەی نینە، داواکارین بە خۆی دابستەوەکە ئەو کابرای ئەو ئیشەی دەکاتن، ئیشەشی زۆر غەڵەتە، لانی خوا و لانی خەڵکیشەوە قێزەوانە بەڕاستی. بەڕێوەبەری بنکەی چاودێری و بازرگانی بەردەڕەشیش ڕادەگەیەنێت ئەوان چاودێری وردی بازاڕ دەکەن، ڕێگە نادەن هیچ دوکاندارێک نرخی خواردن و پێداویستیەکان لە مانگی ڕەمەزان بەرز بکەنەوە. خاوەن بازرگانێک کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە بەنیاز بێت قۆڕخکاری لە نرخ بکات، نرخەکەی گران بکات، ئێمە ئەو شوێنە سزا دەدەین و ئیجراعاتی یاسایی بەرامبەری وەردەگرین و ڕەوانەی دادگا دەکرین، ڕەوانەی دادگای دەکەین بۆ ئەوەی لێپیچینەوەی یاسایی بەرامبەری بێتە وەرگرتن. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بەشێک لە خواردن و خواردەمەنیەکان نرخەکەیان بەرز دەبێتەوە، وەک خورمە و گۆشت و شیرینەمەنیەکان، ئەمەش بەهۆی ئەوەی خواستەشی زۆر لەلایەن هاوڵاتیان لەسەرا لە مانگی ڕەمەزان. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.